دیلمان ڕەشۆ لە نێو 41 قوربانیدا دوایین ئاور لە ڕووفاتی دایکی دەداتەوە کە شەهیدی شەڕی چەکدارانی داعشە. ئەو برایەکی تا ئێستا بێسەر و شوێنە و خوشکێکی 21 جار کڕین و فرۆشتنی پێکراوە و دواتر لەلایەن نووسینگەی ڕزگارکردنی ڕفێنراوانی ئێزدی ڕزگار کراوە. شعورێک بزەحمەت ئەبرۆم المراسیمێت چێل شەهیدی دەیزیدیان حاضر بوونم وجدەم نێوانژی یەکجێداکە منە 2014 کەراتە شەهیدکردن لە ئاخاشنگا لێدەم ئەوانت ویا سەیطرەی سەر خوشک و برایم و داکامەوەم بکەن بەس داکام دیفاعی شەرەفە خواردەی خۆ کرد و یەکش داعش کوشت و یەکجێ بریندار کرد و پشتێنگەوان داکام 27 تەڵقا کوشت. شەشەیگا جنازە داکام من ئەردێ بوو. خوشکان من ماش دەستە داعش کڕیم 2018 ما کڕی